بەناوی خۆی گەورە سڵاوتان لێبێ ئامادەبوانی بەڕێز پێش دەستپێکی بەرنامەکانمان ساتێک بۆ گیانی پاکی شەهیدان سەرجەم شەهیدانی ڕێگەی حەق لە پێناوی هەشتێکا شەهید بووبن لە پێناوی حەقا بووە ئەوەستین لە پێناوی ڕۆحی پاکی شەهیداندا. تۆژن ژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت تۆژن ژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرت و ساڵڕۆژی شەهیدبوون و شۆڕشی ژینە ئەمینیە کە لە ڕاستیدا ئێمە گەرۆک و مەسلەیەکی نەتەوەیی سەیریکەین ئەوانیش هاوزمانی ئێمەن هاونیشتیمانی ئێمەن هاوخوێنی ئێمەن لە پێناوی ئازادیە شۆڕشێکی دروست کرد بە گیانی خۆی بۆ ئەمە بەستە گۆناخان وتەیەکمان پێشکەشەکات. هاوڕێیان و کەزانن ئەمڕۆ ساڵێک تێپەڕبوو بەسەر شۆڕشە گەورەکەی ئێران کە بە خۆشحاڵی و بە شانازیەوە لە کوردەوە دەستی کرد شۆڕشی ژن ژیان ئازادی بۆ هەموو ئەو کەسانی کە پێیان وایە کە خۆپیشاندان و دەربڕینی ناڕەزایەکان هیچ نییە و کوتانی ئاسمی ساردە ببینن ئەنجامی ئەو شۆڕشە گەورەی کە کرا بۆ لەو قوربانی و خوێندانی زۆر بوو بەڵام هەموو شۆڕشێ قورباندانی دەوێت خوێنی دەوێت ئەوە تا ئێستا بینین ئەوەی کە پێی ئەوترێ پۆلیسی ئەخلاق لە ئێراندا نەماوە و ژنان بە ئازادی سەرپۆشەکانیان نائەبن لە شوێنە گشتیەکانە ئەبینین کە وەرزشی خۆیانەکەن کۆبوونەی خۆیانەکەن ئەمە سەرکەوتنی ئەو شۆڕشەیە. حەزم کرد دەربارەی ئەوە قسە بکەم کە ئەوەی ئێمەش ئەیکەین ڕۆژە لە ڕۆژان ئەکەینە ئامانج شۆڕشی ئێمە شۆڕشێکی وایە مەدەنیانەیە بەس لەسەر خۆیە بەڵام ئەگەینە ئامانجی خۆمان و ئەو زیندانیانەی کە ئێمە داکۆکیان لێکەین و لە ناو زیندانیەکانی سەر بە پارتی و یان یەکێتین لە هەر شوێنێکن ڕۆژ ڕۆژان ئازادە بن و ئێمە هەتا ئەو کاتەی ئەتوانین داکۆکیان لێ دەکەین.